ئەمانە بە هیوایەکەوە ڕووی زەرفەکان دەنووسن وەک دەربڕینی هەستێک بۆ ئەو کەسە ئازیزانەی بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە لە دەستیان داوە یان هیواخوازی چاکبوونەوەی ئەوانن بەو دەردەوە گیرۆ دەبوون دەنگەکان لە سەرتاسەری ئەمریکاوە دەیانەوێت فشارێک بن بۆ بڕیار بەدەستانی ئەم وڵاتە. ئێمە زیاتر لە 100 کۆبوونەوەمان لەگەڵ کۆنگرسدا کردووە هەر ئەندامێکی کۆنگرس یەکێک لە ئەندامانی ڕێکخراوی شێرپەنجەی ئەمریکایی بینیوە پەیامەکەمان ئەو بوو کە پێویستە بودجەی توێژینەوەی نەخۆشی شێرپەنجە سەرتۆپی کارەکانیان بێت. ئێوە هیوا دەدەن بە 14,500,000 ڕزگاربووی شێرپەنجە کە لە ئەمریکا دەژین ئەوەش زۆر گرنگە هیوا دەدەنە ئەو 7 ملیۆن کەسەی لەم ساڵدا لە ئەمریکا دووچاری شێرپەنجە بوون. ڕەنگە کەس بە هێندی ڕزگاربووانی ئەو نەخۆشیە کوشندەیە لە ئازار و ناڕەحەتی ئەو نەخۆشیە تێنەگات ئەوان دڵخۆشن بەوەی بوون بە بەشێک لە هەوڵدان بۆ چارەسەری. من ئەو بژاردەیەم کردووە کە ڕزگاربوونم لە نەخۆشیەکە بەکاربێنم وەک بەشێک لە چارەسەری یارمەتی خەڵک بدەم تاوەکو لەسەر نەخۆشیەکە شارەزاییان هەبێت هەروەها دەنجی خۆم دەخەمە پاڵ یاسادانەران کە بەشدار بن لەوەی نەخۆشی شێرپەنجە بکەنە ئەرکەچی نیشتیمانی. خەڵکێکی زۆر دەناسم کە ناوەکانیان لێرەیە کە گوزەر دەبم بەلای وەزەرفانەدا بیری ئەوەم دەخاتەوە کە چەندە من خۆشبەختم زەرفەکانم بردۆ بۆ ماڵەکانیان تا بەشدار بن ئەوەش هۆکاری بەشداری بوونمە لێرە و هەموو کاتێکیش کار لەگەڵ ئەم ڕێکخراوەدا دەکەم. ئەم ئێوارەیە لە بەردەم کۆنگرێسدا دیوێکی هاموشۆکەرانی بەریار زەرفەکانەوە ڕادەوەستان دیوێکیش دەنجێکی ئارام و سۆڵەی گیتارێ ئەو ناوەی پڕکردبوو لە ژیان. بەشداریەکەی ئەمڕۆم وەک ڕزگاربوویەکە لە شێرپەنجە و دەخوازم لە ڕێی ئەم ئەزمموی ڕزگاربوونی خۆمەوە هانی خەڵک بدەم و زە و توانایی و هیوای تەواویان هەبێت و ئەمەش لە ڕێی ئەم هونەرەوە دەیگەێنم. ئەو 250,000 زەرفەی کە لە بەردەم کۆنگرێسدا دانراون هیوا و خواستی ئەو نەخۆشانن کە چاوەڕوانی فریادڕسێکن هاوسۆزی دەربڕینی ئەو کەس و کارانەشە کە قوربانیان داوە و هەر ئەوان دەزانن نەخۆشی شێرپەنجە چییە ڕەنگە بۆ ئەوانش کە لەسەر چەرپایی تەنیایی نەخۆشی شێرپەنجەیانە هیوایەک بێت. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا واشنگتن.